شەڕ بوو لەسەروی کەچیە سنگ دەرپەڕێنێ، شەڕ بوو لەسەروی چێ پیاو کوش بێ، نافەسە بوو لەسەروی کە چێ دزی زۆرکە، چێ زۆرترین گەندەڵی بکە، چێ زۆرترین ئافرەت فەساد بکە، چێ زۆرترین فلیمی خراپی هەبێ، چێ زۆرترین پۆست بڵاوکانە بێن کە دەستیان لە مەقالیدی حکم گیرە بێ، یەکەم هەوڵ و یەکەم ماندووبوونیان بۆ ئەوەیە کە چۆن جایەتی خوا بکەن، چۆن جایەتی ڕێبازەکەی کەن، چۆن بتوانن ئیسلام سەرکوت کەن، چۆن بتوانن ئەوە ئەفلامی خیلاعی و ئەو نەشت بڵاوکەنەوە کە گەنجەکانی پێوە مەدهۆشکەن، چۆن بتوان ئەو نەدینەکانی تر لە پاڵ ئیسلامە زەخکەنەوە کە ئیسلامیش بێ بە یەکێ لە سێبەرەکان و بە تەڵخی لای خەڵکەوە دیار بێ. ئەوەی بەلامانەوە سەیرە، منافەسەیە لە کوفرە، ئەوەی بەلامانەوە سەیرە، منافەسە و یەکەم بوونە بۆ ئەوەی کە خەڵک پێ بڵێ پێشەنگی ملحیدەکان لا ئیلاهە ئیلا الله، بۆی کە خەڵک بڵێ زەعیمی دژانی خوا، ڕابەری دژە سوننەکان، ئەوانەی کە ئافرەت و خانمی دژە حیجاب و دژە ئەخلاق، بەڕاستی سەیرە، بەڕاستی سەیرە خەڵکێکمان بۆ دروست بێ شانازی بەخۆیەوە بکاکە بڵێ من دژی هەموو قیودێکم لەسەر مستەمع، بڵێ من دژی هەموو ئەوەی کە پێوترێ جەودە و ئەوەی کە کۆمەڵگای پێکەوە ڕاگرتووە، بڵێ من دژایەتی هەموو ئەمان هاکەم. خی گەورە فەرمێ وەلا تەکونوا ئەوەلە کافرین به، مەبن بە یەکەم کافر بۆ بەرنامەکەی من ئەی بەنی ئیسرائیل، وآمنوا بما أنزلت مصدقا لما معكم ولا تكونوا أول كافر به. خەتەرە ئینسان بەڕێزەکانم خۆشەویستەکانم لە پێشەنگی کوفرا بێ، خی گەورە کە لە قیامەتە ئەمانە دەرێنێ فەرمێ ئەیهم ئەشەد على الرحمن عتیە، ئەوە دەربێن کە لە پێشی مزاهرەکەەوە بوو، ئەوە دەربێن کە ستنی دەرپەڕانە بوو بەرامبەر بەخوا، ئەوە بێن ئەڕەئیتە الذی یوکەذیب بالدین فذلک الذی یدعو اليتیم، ئەوانە بێن لە پێشەوە، ئەوانە عەزابی سەختە بێ بدرێن، ئەوانە بێن کە دەستیان لە مەقالیدی حکم گیرە بێ، یەکەم هەوڵ و یەکەم ماندووبوونیان بۆ ئەوەیە کە چۆن جایەتی خوا بکەن، چۆن جایەتی ڕێبازەکەی کەن، چۆن بتوانن ئیسلام سەرکوت کەن، چۆن بتوانن ئەو نە ئەفلامی خیلاعی و ئەو نەشت بڵاوکەنەوە کە گەنجەکانی پێوە مەدهۆشکەن، چۆن بتوانن ئەو نەشوبها بڵاوکەنەوە کە خەڵکی بەرەو دین نێت، چۆن بتوانن ئەو نەدینەکانی تر لە پاڵ ئیسلامە زەخکەنەوە کە ئیسلامیش بێ بە یەکێ لە سێبەرەکان و بە تەڵخی لای خەڵکەوە دیار بێ. سبحان الله، ئەمانە چ جورئەتێکەکەن، ئەمانە چۆن ئەوێرن بمرن، ئەمانە چۆن ئەوێرن بەرەمبەر خوا بوەستنەوە جارێکی تر، ئەمانە چۆن ئەوێرن زیینوو بنەوە، ئەمانە بێت چ وەزعێکیان هەبێ. بۆیە خۆشەویستەکانم پێشەنگبوون لە کوفرە بۆ خۆی مێنەتێکی گەورەیە، ئینسانێکیش یەک زەڕە عەقڵ لە مێشکیا بێ، ئەوەی خوای گەورە فەرمی ناوێرێ مناقەشەی کا چجا ئەوەی کە دژایەتی کە، ناوێرێ پرسیاری لەبارەوە بکە چجا ئەوەی کە بیخاتە ژێر پێی. خوای گەورە فەرمی یا ئەیها الرەسول لا يحزنك الذين يسارعون في الكفر، فەرمی ئەوانە خەفەتبارت نەکا و دڵت تەنگ نەکا کە سیراعەکەن و کە منافەسەکەن لە کوفرە، چیان پێشەنگ بێ، چیان گەورەی قوڕیش بێ، ئەبوو سوفیان یاخود ئەبوو جەهل یاخود ئەبوو لەهەب یاخود وەلیدی کوڕی مغیرە، شەڕ بوو لەسەروی کەچیە سنگ دەرپەڕێنێ، شەڕ بوو لەسەروی چێ پیاو کوش بێ، منافەسە بوو لەسەروی کە چێ دزی زۆرکە، چێ زۆرترین گەندەڵی بکە، چێ زۆرترین ئافرەت فەساد بکە، چێ زۆرترین فلیمی خراپی هەبێ، چێ زۆرترین پۆست بڵاوکاتەوە. زۆر بەداخەوە بەڕێزەکانم، زۆر بەداخەوە ئینسان لە تاوانە پێشەنگ بێ، لە بانگەشەکردن بۆ خراپە پێشەنگ بێ، لە هەوڵدان بۆ تێکدانی شیرازی کۆمەلگا پێشەنگ بێ. ئەمانە هاوشێوەی هتلەر و هاوشێوەی جنگیز خان و هاوشێوەی ئەم پیاو کوژانی تر، ئەمانە ئەکرێنە زەبڵدانی مێژووە بۆ دنیا. لە قیامەتیشا یەقدم قەومەه یەومە القیامەتی فەئەوردەهم النار، فیرعەون لە پێشی قەومەکەیەوە دێ یەکەمامیش، بەڵام بەداخەوە یەکەمی چی؟ تاجێکی پیسی ناشی نەکرێتە سەری خەڵکەکە ئاڵێن خۆزگە نەهاتایەتەوە بەناو ئێمە، دوورکەوەرە لەمان بەر لەعنەتی خواکە بیت، نەعنەت لە خۆشتان بێ، ئێوەش هەموو سار چارەنووسی منتان هەیە. بۆیە هەموو ئەم سەرکردەوە قیادانە کە هەموو تەمەنیان لە دژایەتیکردنی خوا و قیەمی کۆمەڵگاکەیانە سەرفەکەن، بابزان بەڵێ یەکەمن
بەڵام پیرۆزیان نەبێ. یەکەمێکە لە کارێکی زۆر قێزەونایە با بگەڕێنەوە تۆبە بکەن، هەوڵ بن وەرچەرخانێ دروستکەن و ئەوەی تا ئێستا بۆ کوفر کردویانە لەمە دووە لە خزمەتی ئیسلاما سەرفیکەن.